الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان و بەڕێزان لەو تاری ئیمڕۆماندا بە پشتیوانی خوای پەروەردگارەوە باسی بابەتێکتان بۆ دەکەین. ئەوش ئەوەیە ثلاث من كن فيه، سێشت هەیە ئەگەر هەر کەسێ ئەم سێشتەی لەناودا هەبێت ذاق حلاوة الإيمان، ئەو کاتە تام و چێژ و شیرینی ئیمانی کردووە. بۆیە خۆشەویستان و بەڕێزان، ئیمان شیرینی تێدا هەیە، حلاوەتی تێدا هەیە، تام و چێژی تێدا هەیە. وەکو چۆن لاشەی ئینسان هەست ئەکا تام و چێژی خواردن و خواردنەوە ئەکا، بە هەمان شێوە ئاوا تام و چێژی حلاوەتی ئیمان ئەکات. چۆن لاشە هەست ئەکا بە تام و چێژ و حلاوەتی ئەو خواردنەی کە تۆ ئەیخۆیت، چی خواردن بێ چی خواردنەوە بێ، ئاوها دڵی مرۆڤ، دڵی ئینسانی مسلمان هەست بە تام و چێژی ئیمان ئەکات. ئەگەر هات و لاشە تەواو بێت هەستی پێکەی، بەڵام ئەگەر هات و لاشە نوقسانی تێدا هەبێت، کەم و کوڕی تێدا هەبێت، هەست ناکەی بەو خواردنە. کەسێکە نەخۆشکەی براکانم ئاوردن دیقەت بدەن، کاتێک کەسێک نەخۆشەکەوێت تام نامێنێت دڵی ناو دەمیدا، هەست بە تام و چێژ ناکا، بۆ لاشەی کەم و کوڕی تێدا هەیە. بە هەمان شێوەگە هات و دڵی مرۆڤ، دڵی ئینسانی مسلمان نەقسی تێدا هەبێت، ئەهوا و هارەزوو شەهوەت بازی تێدا هەبێ، پەنا بەخوای گەورە، ئەو کاتە هەست ناکا بەو تام و چێژە و حلاوەتەی ئیمان، بەو شیرینی ئیمان هەستی پێ ناکا، بۆ نەقسی تێدا هەیە، کەم و کوڕی تێدا هەیە. ئەو وەکو چۆن لاشەکە باسمان کرد، چۆن لاشە ئینسان تەواو بێت، تەندروست بێت، هەر شتی ئەخوا تام و چێژ ێزانێت، حلاوەتەکەی ناو دەمی ئەمێنێتەوە. بە هەمان شێوە ئەگەر ئیمانی مسلمان، دڵی مسلمان سەلامەت بێت، ئەو کاتە هەستەکا بە تام و چێژی ئەو ئیمانی کەوا هەیەتی. بۆیە خۆشەویستان، ئەگەر بینی کەسێ لە ئێمە ئەگەر شیرینیە بخوا بۆ لێ حەلاوە، بۆ نەیوت حموضە، بۆ نەیوت تاڵی، لەبەرەوەی شیرینی تامەکەی تا ئەمێنێ. تاکو کەسی وە هەیە ئەگەر باسی بکا لێ 10 ساڵ پێش ئێستا من قەترەی هەنجونم خواردووە، کەپسوکی هەنجونم خواردووە پێش چەند ساڵێ پێش ئێستاش هەست بە تامەکە یەکەم، بۆچێ وە حەلاوەتەکەیەتی. بۆیە هەمان شێوە حەلاوەتی ئیمان کەسی ئەیچێژێ، کەسی ئەیبینێ کە ئیمانی سەلامەت بێت، دڵی سەلامەت بێت لە هەوا و ئارەزوو، لە شک و گومان، لە شوبهات، دڵی سەلامەت هەستی پێکا براکانم. بۆیە بەڕێزان، هەر کەسێ تام و چێژی ئیمانی کرد، ئەو کاتە لە تاعەتەکەشیدا هەست بە تام و چێژیەکە. دەبین کەسێک خشوعی لە نوێژە بۆ خوا نوێژ دەکات، چەندێ بە تام و چێژ ئەیکا، چەندێ ئاگەر هەر لە نوێژەکەی، بەڵام سەرێکی کەسێکەوە گوێ نادات، هەست بە تام و چێژی ئیمان ناکا، نوێژەکەی بە سادە و سرێ لە کۆڵ دەکاتەوە، دوڕ کات تەقلید دات و تەواو کات، ئەلێ نەجاتم دا لە کۆڵم کردەوە. دەبینی خەڵکمان لێ براکانم هەست ناکەن بە تام و چێژی خۆ بەو جمعە و جەماعەت، ئەو ئاەتە پیرۆزانەی کەوا ئەگەر بۆدا بەسەر کێوەکان ئەی هانجان پرش و پڵاشیە کردەوە، بەڵام ئەو ئاەتە ناخوێت و هەستی پێ ناکە. بۆچی؟ چونکە حەلاوەتی ئیمان نەچێشتووە. بۆیە بەڕێزان، دەبینی کەسی ئەگەر وا بێ، ئەگەر حەلاوەتی ئیمان ناو دڵیدا ڕەنگ بداتەوە، ئەو کاتە ئامادەیە هەرچی نەڕەحەتەکانش هەیە تەحەمولیەکە، هەرچی نەڕەحەتەکان هەیە بەلایەوە ئاسانە، لە پێناو خوای سوبحانە وتەعالایە. وەڵڵاهی کەسی وایە ئەچێ بۆ عومرە، ئەچێ بۆ حەج ماڵی خوا، بە چەندین ساڵ چڕەی گرتووە، ئەلەوێ کاتە بتوبۆڵە، ئەمە کەی وەزعە، ئەمە کەی حاڵە، ئەمە چۆن وا ئەبێ لەسەر خواردنی ئامادەیە 1 ساعت محکەمە بکە. ئەمە تام و چێژی ئیمانی کردووە، ئەمە تەحەمولی نەڕەحەتیەکە نەخێر، ئیمانەکەی تەواو نییە، تام و چێژی ئیمان لە ناو دڵیدا نەچێشتووە، ڕەنگ نەداوەتەوە. بۆیە پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام، هەر کەسێ سێشت هەیە ئەگەر تێدا هەبێ وەجەدە بی حەلاوەتە الئیمان، ئەو کاتە شیرینی ئیمانی چێشتووە. یەکێ لەوە نەفەرمووی من كان الله ورسوله أحب إليه مما سواهما، ئەبێ خوا و پێغەمبەری خوا لە هەموو کەسێ خۆشتر بێت. خۆشەویستی ناو دڵاتە، لە ڕواڵەتدا نییە، ئەمە شتێک نێت و هەسی پێ بکەی،
ناو دڵ ئینسانەدایە هەستی پێ ناکەی بۆیە فەرمێ هەر کەسێ هاتوو خوا و پێغەمبەری خوای لە هەموو کەس خۆشتر ویست ئەوە حەلاوەتی ئیمانە چێژێت وەروە فەرمی ئەن یحب المرء لا يحب إلا لله و کەسێکی خۆش ناوێ بۆ مەسلحەت بۆ دنیا بۆ مەنسەبەکەی ئیلا بەس بۆ خوا نەبێت با مەنسەبشی هەبێت با پلە و پایەشی هەبێت لەبەر خاتر خوا خۆشت بوێت لە پێناو مەسلحەتەکە نەبێ کە پارەی نەماوازی لێ دێنیت کە دەسەڵاتی نەماوازی لێ هێنی تقدموا قديما رحمكم الله ولا بيش رحمتي خواتان بيت بويا فرمي سيميان وأن يكره أن يعود في الكفر بعد أن أنقذه الله وبينا خوش به كاتي خواهي ديت دابس الدين داريتي كاتي تجي هداية ديت بيتنا خوش به بقريتو بو كفر جاريكي تر وكنت شون بيتنا خوشا بقريت ناو عقديكوا أوها بيتنا خوش به جارێکی تر بگرێتەوە بۆ کوفر و شرک و خرافات ئەبراکان ئەم حەدیسەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گەورە و مەزنە یەکێک لە فەرمودانەیەکەوە هەر کەسێ ئەو سێ خۆڕەوشتەی لێدا هەبێت تام و چێژی ئیمانەکات بۆ یەکەم خاڵ یەکەم خۆڕەوشت ئەوەیە بێ خوا پێغەمبەری خوات لە هەموو کەسێ خۆشتر بێت ئەو خوایەکەوە خاوەن صیفاتی بەرز و بڵندە ئەو ذاتەیە ككون كائنات هابدسي أو ذاتية خاون دصلاتا خاون ناوي جوانا خاون صفاتي برزة أو پروردگاري كوا دروسماني كردوا أمان مريني جاريكي ترت زندوما نكاتوا تو أتي هاوار بو غيري أوكي سيوم بو غيري أو أخويت أو دروستي كردوا أتجيني أتمريني وجاريكي ترت زندو دكاتوا أبي بس أو برستي أبي إيماني تواود بوها بيت بۆیە خۆشەویستان ئەمەش بەوا بێ خوێندە بێتەوە دراستت کردە بێ عەزەمەتی خوا گەورەی خوا ناو سیفەتە جوانەکانی خوای سبحانه وتعالى بۆیە براکانم ومحبەتی خوای سبحانه وتعالى خۆشەویستی خوا پێغەمبەری خوا بەوا ئەبێ کە ئینسان وا هەست بکە ئەو نعمەتەی کەوا خوا پێتی بەخشیوە لە خواوەتە ئەو نعمەتەی کەوا تۆ تێدایت لە ماڵ و سەروەت و سامان و خۆشی و هەموو خۆشیەکانی دنیا لە خواوەتە وما بكم من نعمة فمن الله هەچ نعمەتێک کە توشتان دێت و کە ئێوە بەدەستان هێناوە ئەبێت لە خوای بزانی براکەم بۆیە بەڕێزان و خۆشەویستان ومن أحب الله تعالى قادته محبة لربه هەر کەسێ خوای خۆش بوێت ئەبێ ئەو خۆشەویستی وای لێ بکە برو التزام بديني خوا بشريعتي محمد عليه الصلاة والسلام بيت أبيت أولي عليه واد لي بكا برو أيبدبا برو دين دلتي بدبا وواز بيني دس هل بقري لو يك خواي جوري بينا خوشا لحرام كراوكان لقد غلي كراوكان ليدو الكبيتوا أو غشة أو خيانته أو ظلمة أو الرباية ملي من في اسم بيتي همو كسر في اسم بفاريا ملي في اسم بيتي تمام فتوايكي ربا راكشي سو راكشي اقدار با ايمانك لو كانت لركبت هذا جل امتحان هم دقائق هم ساعات امال سر امتحان اخوي قوريا تايم اقدار با بتماي فتوايا نبيت املا اكي تلفون بما مصاكي بو ما مصاكي بو اميكي بوتي بوتي حلال كان بوي كوا دو بار دو اني دنيا كي تو بوت كجاي هيليت بتماي اويت ئاگادار بە ئەبێ خوا پێغەمبەری خوا لە هەموو کەس خۆشتر بێت ئەو خۆشەویستت بە ئیدعا نییە بەکردەوەیە تەطبیق شەریعەتی خوایە دەستگرمە دینی خوای سبحانه وتعالایە بۆیە خۆشەویستان و بەڕێزان خۆشەویستی خوای گەورە ئەوە ئەگەێنێ کە پێغەمبەری خوات خۆش بێ عەلەیهی سەڵات وسەلام خۆشەویستی خوای گەورە ئەوەت لێ داواکە کە ئەولیاکانی خوات خۆش بوێ پیاوچاکان و ئەئیممەکانت خۆش بوێت وأنا بو خواص الحابون نكس دمرت دي برزين بالروي إمام شافعي كافرة فنا بخواي جورا على أبو حنيفة كافرة أشياء ما هو أيتم مسلماني أقدار ببراكانم أبي إيمان بوند بخواي سبحانه وتعالى خوش يسد بخواي پروردگار وات لي بكا كخوت بيغمري خوات خوش بي عليه الصلاة والسلام أولياء كان خوات خوش بي شفر مذهبكت خوش بي غيري أوان لبياو كان لعلماء كان
لزاناكان بويا فرمي خواي قولا قل إن كنتم تحبون الله فاتبعوني. هي محمد عليه الصلاة والسلام بيان بليا بيان راقي لقى متان خوش أقل خواتان خوش بيه أبي متان خوش بيت فاتبعوني. شنو بكون دوام بكون يحببكم الله أو كاتك دواي من كوتان أو كاتك خوش تاني بيه ليتان خوش بيه وأخوي قال غفور رحيم. بوي حافظ ابن كثير رحمته إخواني بيه فرميت أم آية فصلة حاكمك لنيوان شي لنيوان أو كساني كوا ادعاء محبتي إخواءكن. قال بابا قرآن بس قرآن تباوا شو كوتو حديث كان في غمر صلى الله عليه وسلم في شيء ضعيف وموضوع ذابت بويا الشيطان بويا غازنتوا بوتشي وكي شيء قرآن كان معتزلي كان لين شيء أنا حديث كان في غمر صلى الله عليه وسلم فرمود كان في غمر صلى الله عليه وسلم شنا لي ضعيفني لا وازنية بويا الشيطان بويا غازان دوتوا قم رياني كردوا نخر حموي حقا لا ينخويا وتا وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. بيغمر إخوة عليه الصلاة والسلام لأخوي يقصناك بل وحي لا ينخوى بيهاتوا. قل إن كنتم تحبون الله فاتبعوني. شين مكون وإخوة خوشتاني بيه ويا فرمي أما حاكمك وفصلك لبين أوانيك وإدعاء أواكن كخوان خوش بيت بوي كوا بوين درك بيه كابيش كوتي بيغمر إخوة عليه الصلاة والسلام.